تەوری سێهەمی بەرنامەکە تەوری سێمی بەرنامەکە تایبەت دەکەین بە پرسێکی گرنگ ئەویش ئەوەیە کە بەڕێوەبەرایەتی گشتی بەرەنگاربوونەوەی توند و تیژی دژی ژنان و خێزان ئامارێکی نوێی خسۆتە ڕوو کە ڕێژەی ڕێژەی توند و تیژی دژی ژنان ڕووی لە زیادبوون کردووە بۆ ئەمانەیە بۆ زانیاری زیاتر و زانینی ڕێکارەکانی بەرەنگاربوونەوەی توند و تیژی دژی ژنان و ئەو ئامارە نوێیانەی کە لەو بوارەدا بڵاو کراونەتەوە لە ستۆدیۆ میوانداری بەڕێز مقدم هیوا کەریم و تەبێژی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توند و تیژی دژی ژنان و خێزانمان کردووە لە سلێمانی زۆر سپاس دەکەین بەخێربێن با بزانین کاگیوە سەرەتا ئامارەکان چیمان پێڵێن ئامارە نوێەکان دیارە ئێمە بەرەو 25 نۆڤەمبەرە چین کە چەند ڕۆژێکی کە هەڵمەتی بەرەگاوی توندیژی ئافرەتان لە سەرتاسەری هەرێمی کوردستان و دواتر لە سەرتاسەری جیهان ئەم یادە ئەکرێتەوە دیارە لەو هەڵمەتەیە ئاماری نوێی ئەم ساڵ ڕادەگەێنرێ و بەراورد لەگەڵ ساڵی پێشەوە ئاماری کە لە بەردەستی بەرەستانەکەی و دیارە لە سایتی بەڕێوەبەرایەتی گشتیمان وەرتان گرتووە ئامارەکان هیچ کات جێگەی دڵخۆشی نییە لەبەرەوەی ئاسایشی خێزانمان لە بەردەم مەترسیدایە لەبەرەوەی ئەو هۆکار و بارودۆخی کامۆ لەبارە دروست بووە فشارێکی زۆی لەسەر خێزانەکان دروست کردو و دواتر خێزانەکان دەبن بە قوربانی بۆیە دەکرێت حکوومەت کاری باشتر و جدیتر بکرێت بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە چونکە بەدەستدانی خێزانەکان تۆ دواتر کۆمەلگایکی پەرتەوازە و شپرس بۆ دەمێنێتەوە و ئەموو هۆکارانی کە ئەمڕۆ لە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و کاریگەری ڕاگەیاندن و تەنانەت دین و دابوونەری تژەمانە بۆ خۆی تەسیری خراپیان هەبووە بۆیە بەڕاستی ئەکرێت هەموومانە چاک بکرێت و حکوومەت بەرنامەی جدیتری هەبێ و پەروەردە پیاچوونەوەی پیا بکرێت چکە بەڕاستی پەروەردەمان زۆر خراپە چکە تۆ لە ڕێگەی پەروەردەوە دەتوانین تەواوی ئەو کێشانە و کۆمەلگایە چارەسەر بکەیت بۆیە ئامارەکان بەڕاستی هیچ کات جێگەی دڵخۆشی نین و ئێمە ڕۆژانە بەریەکەوتمان لەگەڵ کێشە خێزانەکانەوە کێشەکان زیاتر بووە بەداخەوە هەوڵی هەوڵەیە بەڵام دەکرێت شتی باشتریش بکرێت باشە پاڵنەرەکانی ئەم توند و تیژە چینکە بەرامبەر بە ئەنجامەکرێت بۆ هۆکاری کە بەر کەیسەکان کەوتون لەگەڵ ژنانە هۆکارەکان چی بووە؟ هۆکارەکان زۆرە تو ناتوانێت تەنها لە یەک هۆکارە چکە کێشەی خێزان بۆ خێزان جیاوازترە ئەگەر تو سەرسەری دادگای باری کەسێتێکی بۆ نۆ ڕێژەی جیابوونەوە زیادی کردووە ئەکە لێ بۆ جیابوونەکان کۆمەڵە هۆکارە پێ کاتێککە ژن و مێردێک بەریەکەوتیان ئێوە بۆ خۆی هۆکارێکی کار بەس ئەوەی کە بە شکڵ ئامەکەی کە هۆکارەکان کە ئەمڕۆ هەیە باردۆخە سیاسیەکە تەواوی ینی ئەو جەوەی خوڵقانوە کە کێشە خێزانەکان توند و تیژیەکان زیاتر بێتەوە ئەم کێشە سیاسیانە بە تایبەتی لەلایەنی ئابووری خۆی دەبینێتەوە لەلایەن ڕاگەیاندنەوە خۆی پەروەردە بە تایبەتی بەداخەوە لەم چەند ساڵی پەروەردە ئێمە تووشی ئیفلیج بوونێکی زۆر خراپ بووە و نەتوانراوە ئەوەی کە هەموو کۆمەلگاکانی دنیا لەسەر ئەساسی پەروەردەیەکی باش دواتر کۆمەلگایکی نمونەی دروستەکان ئێمە نەمەتوانیەوە بکەین و هەموو ئەم هۆکارانەوە بەداخەوە لە دوای هاتنی داعش و دروستبوونی قەیران لە هەرێمی کوردستانە هۆکارە ئابووریەکان هۆکارێکی سەرەکی بوون وای کرد کە بۆ هۆی بەبوونی بەتاڵە و بێکاری و قەیران و بێ موچەی ئەوان دەبینی کێشەکان زیاد تۆخبوونەوە ڕێژەیەکی زۆری ئافرەتان ڕویان کردەوە بۆ کارکردن و کۆمەلگایانش بەڕاستی کۆمەلگایەک چەندە سوپەنجەی نەرم نەکردووە لەگەڵەوەی کە ئافرەتی ئەمە خاوەنی کار و سەرمایە و ئیشی خۆی بێت ئەم هۆکارەکە بۆ دابوونەریتەکانش تاکوسا کاڵ نەبوونەوە بەداخەوە لەم چەند ساڵی دوای دابوونەری دەبینی تۆخترە بێتەوە خێڵ زیاتر گەورەترە بێتەوە دوێخانەکان زیاتر گەشاکەن بۆ سوڵحکردن و مؤسسەکان و دادگاکان وردە لە پاشەکەشیان بۆیە دەکرێت ئەمانە حکوومەت پلان و بەرنامەی استراتیژی هەبێ بۆ چاکردنی ئەم دۆخە بۆی بەڕاستی تر لەمەدا تاکیە منە بێ بە قوربانی دەبینین بە لێشاوی کۆچکردنیش ئەوش دەرئەنجامی ئەو وەزا خراپەی کە لە هەرێم باش کەیسەکان کاگیوە لە بەڕێوەبەرایەتەکەی ئێوە کەیسەکان لەم چەند مانگەی ڕابردوودا بەرەو زیادبوون ڕۆیشتووە یاخود شێوازێک لە ینی بڵێن باڵانسی تیا ینی وەستاوە لە جێگای خۆی یاخود نەخێر زیاتر بووە کەیسەکانی توند و تیژی دژی ژنان و تا ئێستا لە ئەوەی کە ئێوەکو بەڕێوەبەرایەتی ئاگادار بن تا چەند ئەو کەیسانەی توند و تیژی دژی ژنان یەکلاکراتەوە چەند کەیس یەکلاکراوەتەوە لە دادگایە بەشێکی کێشەکان یەکلا بێتەوە چارەسەرەکەی بەڵام بەڕاستی ئێمە با حسابی و نەکەین دایرەکانی ئەمە دایری ئامار نیمە تەنان ساڵانە بەس بێن ژمارە حساب ینی ئێمە ئەم دایران دایرێکی خەدەمیە بێ خزمەتی خەڵکرێ بەڵام بەداخە ئەو باردۆخە ینی ئەو کێشانە ئەوە نەزۆرە لە توانایی بەڕێوەبەرایەتیەک نێتوانێت تەواوی ئەم کێشانە چارەسەرکات چونکە بەڕاستی تۆ تەنان بەڕێوەبەرایەتیەک بەرپرس نیە لە تەواو کێش چارەسەرکردنی ئەو کێشانە و بە هەموو مؤسسەکانی حکوومەت بەرپرسن لە چارەسەرکردنی ئەم کێشانە چونکە دواتر ئەمە دام و دەستگاکانی حکوومەت زەمینە سازیەکەن کە ئەم
تونوتیژانەکەم بێت ئەگە تونوتیژەکانیش بەداخۆ زیادی کردووە بەڵام ئەگە زیادش نەکات لە ئاستێکا وەستا بێ دەکری ئەمە کەم بکرێتەوە چونکە بوونی چەند حاڵەتێکیش بۆ نمونە ئەمە جێگەی پرسیارە هات کۆشتەکە لە حاڵەت دەرچوو بوو بە دیاردا ئەبێ بەڕاستی تۆ لە پەرلەمانە ینی پرۆژەتە بێ بۆم ئیشە قسەی لەسەر بکەیت باشە بەڵام تایسە نەتوانراوەکو پێویست بنبڕ بکرێت هەچ تونوتیژی بنبڕ ناکەێت بەڵام ئەکری سنووردار بکرێت باشە کاگیەوە باسی زمینە سازی ئەەکەیت کە لایەنە پەیوەندیدارەکان و بەڕێوەبەراتێکەوە ئەکرێ زمینە سازی بکەن بۆ کەمکردنەوەی توند و تیژی دژی ژنان زمینە سازیەکان لە ئەم ساڵدا چین حکوومەتی هەرێم بەتا لەم کابینەیە کۆمەڵە پلان و بەرنامەی هەیە بۆ چاکردنی دۆخە بەد یەکەم چاکردنی ژیان و گوزارانی خەڵک دوو چاکردنی پەروەردە چاوەڕێی دەرئەنجامەکان یەکەم زانایە ئەم دەرئەنجامانەی جێگەی دڵخۆشین بۆ ئێمەتوانن پەروەردەمان پەروەردەیەک بێت لە ئاستی ئەوەیە بێت تاکی ئەمە تاکیی وشار دروستکە یا تەنها پەروەردەیەمە پەروەردەیەکە تەنها فێری ئەلفوبێمانەکەن و تەواو بەس تەنها فێرکردنە و ئەو دایان ئەو بارودۆخە ئەبریکە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانێکە بەرۆکی خەڵکی گرتووە دەتوانرێت خەڵک بتوانێت سەربەرزانە بژی وە ژیانی خۆی قوتی خۆی دابی بکات و ئاشتەوای خێزان بژێڕێتەوە چکە دواتر تۆ کوردەواری خۆمان دەڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵێ مەهلە جار و کاسەیە کە بەتاڵ بێت دەبێتە هۆی دروستبوونی کێشە و ئاژاو ناخێزانەکانە و تۆ کۆمەڵێک ئەم بارودۆخانە و تۆ دەسەڵاتێکی تەشریعیت هەیە کە پێی وترێ پەرلەمان وەکرێ ئەمانە خەڵکە لە ناو خەڵکان دەکرێت ئاگداری بارودۆخە ئەو یاسایانە چێ چاکرێت و ڕاگەیاندنەکان هەنێ ڕاگەیاندنێ بەڕاستی فلتەری بۆ دابنرێ و پەروەردە چاک بکرێ و ئەم دەستگایانە کە لە خزمەتی خێزانە باشتر بکرێ وی بەلایەن کە بە هەموو لایەک بتوانێت تونوتیژانەکەم بکە بەڵام تۆ تەنها بێ بەڕێوەبەراتێک معنی کەی بە کێشە خێزانەکان بەداخەوە تۆ ناتوانیت تەواوی ئەوەی کە ئەتەوێ خۆی لە پێناودی بەدەستی بێنێ کۆمەڵێک ڕێکار هەیە بۆی کە کاتێک توند و تیژی بەرامبەر بە ژنان نەکرێت ئێوە ئەو هەنگاوانەتان خستۆتە ڕوو دیارترین ئەو هەنگاوانە چین ینی بۆ نمونە پەیوەندیەکەی بە خەتێکی گەرمەوە کە بە بەردەوام کراوەیە و ئەو کەسەی کە توند و تیژی بەرامبەرەکرێ ئەو ژنی کە توند و تیژی بەرامبەرەکرێ پەیوەندیەکە بۆەوە ئێوە ڕێکارەکانتان چیە دوای ئەوە چۆن پەیوەندێکە وەرەگرن ئێسێمە هێڵی 1990مانەیە ئێستا لە بەرنمەیەکێ بۆ هێڵی 1990 تەنها لە دوو وڵات دۆزام ئەرمینیا و وڵاتی چیکەیە هەیە وەگەر لە هەرێمی کوردستان ینی شتێکی نوێیە ئەپلیکیشنێک دابەزێنە لە ناو ئەپلیکیشنەیە لە هێڵی 1990 یەکەم موقعی حادثەکەت بۆ دیاریەکە کاتێکە و کەسەر لای خۆی پەنجە دەخاتە سەر ئەو دوگمەیەکە و ئەپلیکیشن دابەزێنێت دوو گفتوگۆکات و سەوتیش ڕێکۆرد دەکات ئەمە شتێکی نوێیە ئەکرێت بۆ گفتوگۆکردن لەگەڵ پێداین ڕاوێژ بە خێزانەکان یاخود داهدیدکردنی کاتێکە هاوڵاتیەکە ئافرەتێک یا منداڵێک لە ناو خێزانە و هەندێک جار پیاوانیش بۆ نمونە پەیوەندیەکەن کە توندیژیان بەرامبەر دەکرێت ئێمە دەتوانین بچنە شوێنی ڕووداوەکە یاخود بە هاوکاری لەگە بڕباتی پۆلیس و هێڵی بەشی پۆلیسی 104 دەتوانین کە هاوکارمانە بچینە شوێنەکە ئێستا کە ئەوانی کە پەیوەندی بە ئێماکەن بەردەوام هێڵی 1990 هێڵێکی سەرتاسەری لە هەرێمی کوردستان و لە بزار لە پارێزگای سلێمانیە و بەردەوام پەیوەندی هەیە و ڕاوێژەیە و ئەوەی کە ناو پارێزگای سلێمانەیە بێت کە لە زمانی نووسنگەکانی پارێزگای سلێمانیا بێت ئێمە هاوکاریانە بین و بە کۆنتاک لەگە پۆلیسی سلێمانیە دەچین بەدەمیانەوە ئەگەر داوای شتێکی کوتوپڕ بێ و لە دەروی پارێزگای سلێمانیشە نووسنگەمانەوە بنکەکانی پۆلیس دەوێت کاریخۆڵەکە کاریگەری هەیە ژنان پەیوەندیەکەن بەڵێ ئەی تۆ تیاڵێک کە تایبەتە بە کێشە خێزانەکان و بز لە ناو خێزان ڕەگەزی مێ و ئەوان بەردەوام پەیوەندیەکەن و خەڵ سعات یەشگر هەیە و خەڵکانی دەروناسی لێ و ڕاوێژیان دەنێ و ئەگەر ئەو هێڵا ئەو ئەپلیکیشن دەبکوێتەکە و خەڵکانی مختەز وە لەو مەجالەیە دکتۆر و ئەوان دێنە سەرخەت و چەند کەسێکن کە نهێنیەکان بپارێزن و ڕاوێژیانە دەنێ باشە کاکیوە دیارە باست لەوە کرد پەروەردە ڕۆڵی هەیە لە بەرزبوونەوەی توند و تیژیەکان وەک بەڕێوەبەراتی ئەویان ڕێکخراوەکانی تایبەت بە ژنان تا چەندە هەوڵیان داوە لە ڕێگەی خولوسی مینارات و هەم لە ناوەندەکانی خوێندن و هەم بۆ ژنانیش تا بتوانن بە مافەکانی خۆیان ئاشنا بن و هۆشیار بن دەربارەی ئەوەی کە توند و تیژیان بەرامبەر نەکرێت بەداخە بەتەوی لەم چەند ساڵی پێشبوونی حاڵی پەتای کۆرۆنەوە تۆزێک شتەکان کەس بوو نەتەتوانرا ینی ئەو تێکەڵاو بوون و خەڵەماڵەکە و سەردانی خوێندنگاکان بکەیت بەڵام ئەم جارە ئەم ساڵ بەرنامەوە هەیە بچن ناو خوێندنگاکان و بەتایبەتی خوێندنگاکانی ئەم ناوەندیەکان و ئامادەیەکان بۆ پێدانی زانیاری لەسەر کۆمەڵێشت لەسەر خراپەکە ئەمریکانی پەیوەندی کرد لەسەر کێشە خێزانەکان و پێدانی وشیاری لەسەر
مادە هۆشبەرەکان چکە بەڕاستی کۆمەڵە شتەی ئەمانە پەیوەستن بە یەکەوە بەڵام بە شێوازێک بێ نەک تۆ تاکوان فێر بکەی کە بێ ئەم شتە تاقیکاتەوە ینی ئەبێ وشیارێکی بێتێ بە شێوەیەکی زانستیانە کە خۆی لێ بە دوور بگرێت بەداخەوە هەنێک لایەن ئەنە جار لەناو خوێندنگاکانەوە شتیوا کراوە کە دواتر خوێندکاری هانداوە کە وەکو ئەوە فێر ببێ ئێمە بە سیمینارات و خولەکان کراوە بەردەوام بەڵام کرێت ئەو شوێنانەی کە زۆترین تونوتیژی تێدایە کە لە گەڕەکەکان لە شەقامەکان دەکرێت ئەمانە شۆڕ بێتە خوارەوە ئەمە تەنها بە گروپێک یا بە تیمێکی مۆبایل ناکە دەکرێت ڕاگەیاندەکان چکە ڕاگەیاندەکان دەچێتە هەموو ماڵێکەوە دەکرێت لە ڕێگەی ئەوانەوە لە ڕێگەی سوسیال میدیاوە ئەم تەوعیەکردنە هەبێ بۆی بتوانین لاینی کەم ئەو ئاسی تونوتیژیە کەم بکرێتەوە. بەڵێ ئێوە وەکو بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونوتیژی دژی ژنان ئەتانەوێت بۆ کاری داهاتوو بۆ ئەوەی کە بتوانن باشترین خزمەت بەو کەسانە بکەن کە توندوتیژی بەرامبەریان دەکرێت بە تایبەتی ژنان چ پێشنیارێکتان هەیە بۆی کە ئەم بێژگە لەو هەنگاوانی کە ئێستانراوە بۆ بکەمکردنەوەی توندوتیژی دیژینان کاری تر بکرێت بۆی کە ڕێگری بدرێت لەو کارە دیارەکەمکردن توندوتیژی بە وشارکردنی هەردوو ڕەگەزە بێ و ناکە تۆ تەنها کار لەسەر لایەنی کام کرد لایەنیان فرامۆشکری چۆ دواتر ئەمە ژنومێردێکە لە ماڵاکە ئەژێ تۆ بێت تەنها کار لەسەر ژنام بکەیت و پیاوان بە دەرکەی لەم وشیاریە وەکەوەی هیچ نەکرێت چکە تۆ بێ هەردوو ڕەگەزەکە وشارکەیتەوە کەمە ئەرک و مافەکانیانەوە دەبێت ڕێزی یەکتر بکرن و ناکرێت سنوورەکانی خۆیان بەزێن و ئێمە بۆ بکاری داهاتومان و ئێستش و داهاتوش کار لەسەر ئەوە کراوە و ئەو خێزانانی کە کێشیانەیە و پێشەوەی کابرێک کوردی پێستەکە بخورێت ئێمە پێشەوە لەسەرەوەکەین وشارێکە هەبێت کاتێک کە تۆ گەیشتە توندوتیژێکە و دەکەی ئەم توندوتیژی من بکێشە بۆ جیاببوونەوە واتە ئێمە پێش دروست بووین توندوتیژەکان کار لەسەر وشارکردنەوەی خێزانەکان بکە لە ناو دامودەستگاکانی لە ناو پەروەردەیە لە ڕێگەی میدیاوە و تەنانەت ئەو شوێنانی کە شەڵتەرەکانن بەشێکی زۆری ئافرەتانی کە دەچنە ئەوێ بۆ کە تووشی کێشە بن توشتێت لەوێش بە هەماشۆکە ئەم کەسانەتە ئامادە بکرێت تەسیمی خێزانەکانیان بکرێتەوە وەکەی لە هەموو ڕوویەکەوە لە هەموو لایەکەوە وشارکردنەوە هەبێت بۆی بتوانرێت خێزانێکی وشار و خێزانێک دوور لە توندوتیژی هەبێت و ئەوەی کە هەیە تەنها کارکردن ڕێگەی سیمینارات و سەردانکردنی خوێندنگاکانەوە ئیشکردنە لە ڕێگەی پرۆشۆر و پێدانی ڕێنمای لە ڕێگەی هێڵی 19. زۆر سپاس بۆ مقدم هیواکەریم و تەبێژی بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دیژی ژنان لە سلێمانی سپاس دەکەین کە ئەمڕۆ لەگەڵمان ئامادە بوویت.